ئێمە لێرە تقریبا 10 ساڵە لێرەم وەکو خۆم لێرە هەر من ئەوانی کە لێرەیە من تقریبا 10 ساڵێکە بێ لێرە کۆمەڵی خەلەلمانەیە 20 ڕۆژە کارەبای ڕیسیمان نییە 20 ڕۆژە بەس کارەبای مۆلیدە هەیە خۆیان لەگەڵ دایری کارەبای کێشەیەکیان هەیە لەگەڵ گۆژەی 1 و 2 لەگەڵ گۆژەی 3 ئازان گۆژەی یەکیان چاک کردووە لەگەڵ 2 تۆزە ماوەتەوە ئەمە 20 دانە ڕۆژە بە بەردەوامی ئەم کارەبای ئەکوژێتەوە جا هەر بە تەنیا کارەباکە نییە لەبەر کە کارەبا کوژایە یەکسەر ئاویش نامێنێت بۆ شقەکان ئەو سەر ناگرێت کەمی بە مزەخەیە ئەمە یەک لێرە کۆمەڵە خەلەلی ترمانەیە خەلەلی مەسعەدمان هەیە خەلەلی ئیناروی گوڵۆپەکانی پرۆژەکەمان هەیە خەلەلی بۆنی منهۆڵ و زێرابەکانیمان هەیە کە عالەجە نەکراوە خەلەلی تەڕەشوع و ئەوانەمان هەیە لە ژوورەوە دیوارەکانی دەرەوەی بیناکە تەعمیر نەکراوەتەوە 3 عیماریان چاک کردووە 8 عیماری ماوە کە چاکرێت و تەعمیر کرێتەوە نیان کردووە داوای پارێکی زۆر لە خەڵکەکەکەن نزیکەی 20 وەرەقەیەکە کەەوە داواکرێت اینجا لەم پرۆژەیە کۆمەڵە شت هەیە ئەوە 10 ساڵ پێش حساب کرا نیان کردووە بۆ نیان کردووە کەس نازانێت یەکێ لەوانە مارچێتێکی تیان نیە کافەیەکی تیان نیە ڕێستۆرانتێکی تیان نیە هۆڵشی وەرزشی تیان نیە مەلەواگەی تیان نیە مزگەوتێکی پشکۆلەی تیان نیە نرخی شوقەکان بەوەی ئەمانەوە بەوەی نەبوونی ئەو خەدەماتانەوە هەمووی داشکاوە ینی شوقەیەکی 15 دەفتەری 10 دەفتەرەکە ینی سا 10 دەفتەر 5 دەفتەری داشکاوە لە کاتێکە بەپێی ئەم قیاسانی ئەم شوقانی ئێرەکە 190 مەتریە 189 مەتریە ئەبوایە شوقەیەکی وەکو ئێرە 7 دەفتەری بکردایە لە شوێنی کە بەم قیاسە 7 دەفتەرەکە بەڵام ئێستا 10 دەفتەرەکە لای ئێمە ینی 7 دەفتەر 5 دەفتەر 7 دەفتەر زەرەرەکە هەر کەسێ بیفرۆشێتەوە لەم شوقانەیە ئەوە کێشەکانمانە لەگەڵ ئەمانەیە.